Hello, my dear students of second grade. I hope you're all doing well. سڵاو خوێندکارە خۆشەویستەکانی پۆلی دووەم هیوادارم کە هەمووتان زۆر باش بن. لاوانەی ئەمڕۆ کۆتاییونتمان هەیە بەڵام گرامەر و لا گرامە فرێندەکەش چەند لاپەڕێکە لەسەری. وانەی دووەمی گرامە لاپەڕە 109. لەوانەی پێشوو لە یونتی 11 وانەی یەکەم و سێم و چوارەممان خوێند. بەڵام وانەی دووەم کە ئەمە بۆم گرامەرە بوو وتمانەکەی نەوانەی داهاتوو بۆ ئەوەی لەگەڵ گرامە فرێندەکە هەمووی بەیەکەوە بکەین. بۆ وانەی ئەمڕۆ سەم و ئێنیمان هەیە. با بزانین لە چ کاتێکە سەم بەکارەهێنین لە چ کاتێکیشە ئێنی بەکارەهێنین. ئەم مامۆستایە سێری ئەم پۆلە ئەکات. ئەڵێت هیچ مناڵێکی لێ نییە. ئەڵێ چی؟ There weren't any children. There weren't any children. هیچ مناڵێکی لێ نەبوو. لەم ڕسمایە هیچ مناڵی لێ نییە. ئەمیش بیرەکاتەوە. ئەڵێت هیچ مناڵێکی لێ نەبوو. ئەڵێ چی؟ There weren't any children. بەڵام لێرەیە ئەگەر سەیری ئەم کلاسە بکەی ئەم دوانە هەردووکیان مامۆستان. واتە دوو مامۆستای لێیە. ئەگەر بڵێ هەندێک مامۆستای لێبوو ئەڵێ چی؟ There were some teachers. There were some teachers. لەگەڵ ئەنیە دایما ئەبێ پێش خۆی نێگەتیڤ بێ weren't بێ. weren't کورتکراوەی چییە؟ کورتکراوەی were notە. ئەمە short فۆرمەکەیەتی ئەمەشان long فۆرمەکەیەتی. weren't ئەگەر ئەنیمان هەبێ ئەنی لەگەڵ weren't-ئایەت بەڵام some لەگەڵ were-ئایەت. کاتێک کەسێکی لێیە یان شتێکی لێیە ئەڵێ there were some. بەڵام کاتێک کە هیچ کەسێ یان هیچ شتێکی لێ نییە ئەڵێ there weren't any. دوایە و ئەم ڕاهێنانەمان هەیە. سەیری ئەم ڕسمە بکەن. لەم ڕسمەیە سێ ژنەی گەورەمان هەیە گەر سەیری بکەن. لە یەکەمە ئەڵێت هیچ پیاوێکی لێ نییە. سەیری ڕسمەکە بکەن هیچ پیاوێک نابینین. وە چیمان هەیە؟ weren't-مان هەیە. بۆیە ئەنیمان هەڵبژاردووە. ئەڵێن there weren't any men. هیچ مناڵێکە بینن؟ نەخێر. there weren't any children. ئەمیش weren't-ە ئەنیمان هەڵبژارد. بەڵام کۆتادانە were-مان هەیە. لەبەر ئەوەی کە were-مان هەیە سەم دانین. ئەڵێن هەندێک ژنی لێبوو. خۆشی هەندێک ژنی لێیە ئێمەش باسی یەکەین. ئەڵێن هیچ پیاوێکی لێ نەبوو هیچ مناڵێکی لێ نەبوو بەڵام هەندێک ژنی لێبوو. there were some women. کەواتە کاتێک were هەبوو ئەبێ سەم بەکاربێنی. کاتێک weren't هەبوو ئەبێت ئەنی بەکاربێنی. ئەم ڕسمی دووەمیش بە هەمان شێوەی ڕسمەکەی ترە. لێرەیە چیمان هەیە؟ چەند مناڵێکمان هەیە. پیاومان نییە ژنیشمان نییە. there were some children. بۆچی سەمم نووسیوە؟ چونکە پێش خۆی were-مان هەیە. there weren't any men. there weren't any women. گرامە فرێندەکەتان بکەنەوە لاپەڕە 72. یونتی 15 لاپەڕە 72. باسی سەم و ئەنی یەکەین. ئەم هاتوون بۆ مەکتەبەکە ئەڵێ there aren't any teachers. هیچ مامۆستایەکی لێ نییە. جاچن ئەم ژوورە ئەم کوڕاڵێ there are some teachers. هەندێک مامۆستای لێیە. ئەچنە ژووری ئارت ئەڵێ چی؟ there aren't any pictures. ئەمە ئارت ڕوومە بەڵام لەم دیوارە هیچ ڕسمێکی پێوە نییە. ئەڵێ there aren't any pictures. اینجا کوڕەکە لە باوکە سێریەم لایە بکە هەم لای پیشانە there are some pictures. there aren't any pictures. there are some pictures. there aren't any pictures. there are some pictures. We use some and any to talk about more than one thing or person when we do not say the exact number. ئێمە سەم و ئەنی بەکارهێنین کاتێک باسی لە کەسێک زیاتر یان لە شتێک زیاترەکەین کە نامانەوێت بە تەحدیدی بە وردی ژمارەکە بڵێین. بۆ نمونە ناڵێین 4 مامۆستای لێیە. ئەڵێن there are some teachers. باشە there are some teachers. اینجا ئەڵێت we use some in positive sentences. ئێمە some لە سنتەنسی پۆزیتیڤە بەکارێنین. ئەنیش لە سنتەنسی نێگەتیڤە. لە کتێبەکەی تر weren't-مان هەبوو ئەمانوت weren't any. بەڵام ئەمە چییە؟ ئەمە are not-ە.
aunt باشە are not هەر کاتێ هەرچیەکە بینی بۆ نمونە ئەم ئەنیە کراوە بە بۆشایی لە پێش ئەنی aren't هەیە weren't هەیە هەرچیەکە هەبێ کە نۆتی تیابێ ئەم ئێن و ئەپۆسترۆفی و تیە و هەبێ تۆ هەر ئەبێت ئەنی دابنەی کەواتە لە ڕستە نێگەتیڤەکانە ئەنی دانین لە پۆزیتیڤەکانە سەم دانین با سەیری ئەم وێنەیە بکەین دوو وێنەمان هەیە یەکەم ئەڵێ there are some chairs هەندێک کورسی لێیە کامیانە یەکەم there aren't any drinks هیچ خواردنەوەیەکی لێ نییە B there are some teachers هەندێک مامۆستای لێیە B there are some tables هەندێک مێزی لێیە A there aren't any teachers هیچ مامۆستایەکی لێ نییە A there aren't any tables هیچ مێزێکی لێ نییە B there are some drinks هەندێک خواردنەوەی لێیە A there aren't any chairs هیچ کورسێکی لێ نییە B سەرکەن ئەوانەی کە ئێنیمان هەیە ئێنیەکان هەر هەمویان لە پێشیانەوە چیمان هەیە aren't any aren't any aren't any aren't any هەمویان نێگەتیڤن بەڵام هی سەمەکان چی لە پێشەوێتی are some are نۆتی تیانیە هی سەم بەڵام هی ئێنی نۆتی تیایە ڕاهێنانی دوای ئەو ئەم دووێنەیەمان هەیە لەگەڵ ئەم بۆشاییانە ئەڵێت یا بنووسە some یان بنووسە any there aren't any children بۆچی any نووسیوە چونکە لە پێشەوە are not هەیە aren't هەیە بەڵام دووەم دانم بۆچی من سەمم نووسی چونکە arm هەیە کەواتە هەر کامەیەک are نووسرا بوو تۆ نووسی some هەر کامەیەک aren't نووسرا بوو ئەنووسیت any وەکو من بەم شێوەیە تۆش ئەو چارەی تر شیکارەکەی ڕاهێنانی دوای ئەو ئەم ڕستانە خۆیان هەمویان بە سەم کراون سەرکەن لە پێش سەمەکانەوە چیو هەیە هەمووی ئارە هەمویان پۆزیتیڤە نۆتی تیانیە تۆ بێ ئەمە بگۆڕی بۆ نێگەتیڤ واتە بێت بی ئەنی دابنێ لە ڕستەکە بەڵام و کاتا بە سەم لابەری ئەتوانی بڵێ there are any children نە ئەبێ بڵێ there aren't any children ئێستا خۆی نووسراوە there are some children thereەکەی نووسیوێتەوە ئارەکەی کردووە بە aren't واتە هەموو ئارەکانی گۆڕیوە بۆ aren't ئارەکانی گۆڕیوە بۆ aren't there are some children there aren't any children لە جیاتی some any داناوە thereەکەی وەکو خۆی نووسیوێتەوە ئاری کردووە بە aren't لە جیاتی some any داناوە ئەو شەکەی دوای خۆی وەکو خۆی نووسیوێتەوە منیش دووە من بۆ کردن چیم کرد thereەکەم وەکو خۆی نووسیەوە ئارەکەم کرد بە aren't سەمم لابرد ئەنیم دانا پیکچەم وەکو خۆی نووسیەوە ڕاهێنانی دوای ئەو لێرەیە ئەنیمان هەیە ئەبێ بیکەیتەوە بە سەم there aren't any cars باشە هیچ سیارەیەکی لێ نییە چۆن کردێتی there are some cars thereەکە وەکو خۆیان نووسیتەوە aren't-ئەکە نۆتەکەی لێ ئەکەیتەوە واتە هەر ئاری ئەمێنێتەوە بەم شێوەیە ئەڵێ چی there are ئێنیەکە لا ئەبەی ئەیکەی بە سەم there are some cars من نمبر 2 بۆ کردن there aren't چی لێ یەکەین نۆتەکە لێ یەکەینەوە لە جاتی ئێنی چی دانین some there are some cupboards ئەمانەی کەماوە خۆتان شیکاری بکەن لاپەڕەی دوای ئەو ordinal numberمان هەیە ordinal number چییە کاتێک تۆڵەی first second third یەکەم دووەم سێهەم The third prize for English is for Jamie. سێم خەڵاتی ئینگلیزی بۆ جەیمیە. The second prize for English is for Emma. دووەم دانە بۆ ئێمایە و یەکەم دانەش بۆ تۆنیە. ئێمە first و second و third بەکارەهێنین بۆ ئەوەی باسکردنی ڕێزکردنی شتێ بکەین بۆ نمونە بڵێن ئەو یەکەم بوو ئەو دووەم بوو ئەو سێیەم بوو ئەتوانین لە مەکتەب کاتێک کار دووەرەگری لەو کاتە بەکاری بێنین یان لە پێش بڕگەیەکە کاتی تر ئەمانوت 1 2 3 4 5 کاتە تۆ ئاسایی شتێک ئەژمێری چۆنە 1 2 3 4 5 بەڵام کاتێک ئەڵێ 1 واتە یەک بەڵام first واتە یەکەم 1 first second third یەکەم و دووەم ژمارەوەن ئەبێ بە first ژمارە 2 ئەبێ بە second ژمارە 3 ئەبێ بە third بەڵام لە 4ەوە هەتا کۆتایی بۆ نمونە 4 THێکی ئەچێتە سەر 4ەکە و بخۆیان نووسیتەوە THێکی ئەچێتە سەر 5 FIەکە نووسیتەوە Vەکە بێ بە F THێکی ئەخەیتە سەر بەم شێوەیە 6 و 7 8 ئەمانە هەمووی TH ئەچێتە سەر
mine إياك لاچه تي اتش تسر ببي إياكا تانيش أكسر تي اتش كي أخي تسر first second third fourth fifth بمشي وازا أمانا بادرش كراوي نوسي أقر توبتي بكورت كراوي بنوسي جمارك أنوسي بو first استي كي أخي تسر دو بيتي كوتاي خوي second اندي third ارتي بلان fourth fifth sixth أمانا هموي تي اتش داني لجمارة چوارەوە زۆر ئاسانە بێ لە برەوەی ژمارەکە ئەنووسیت تی ئێچێکی خەیتە سەر واتە مەبەستێ ئەو بۆ نمونە ئەگەر ئەوە بکەی پێنجە بکەیت و تی ئێچە دانەی مەبەستە لە چیە لە پێنجە دوای ئەم ڕاهێنانەمان هەیە I was at the school open day yesterday the winner of the ژمارەیەکی کردووە بێت تۆ بنووسی first لێرە ژمارە دوی کردووە ئەنووسی second ژمارە سێ کردووە ئەنووسیت third باسیەوە کاکە دوێنە ڕۆژێکرانەوەی مەکتەب بووە یەکەم خەڵات کێوەری گرتووە تۆنی دووەم خەڵات کێوەری گرتووە ئێمە سێم خەڵاتیش جێمی وەری گرتووە دوایە و ئەم وێنەیەمان هەیە ئەممانە ڕائەکەن ئەم ناڵانە ئەم کچە لە پێشی پێشەوەیە باشە Karen چەنەمە Karen دووەمە Karen is second A Kate چەنەمە سێمە بە سێمە وترێکی third Kate is third Helen is fourth Amy is fifth Megan is sixth باشە بەم شێوەیە لێرە ڕزکردنەکە و هێو لێرە ئەینووسیتەوە یان یەک دوو سێ چوار بەڵام بەو شێوەیەنە ئاواهی کە بڵێ یەکەم دووەم سێم چوارەم پێنجەم بۆ نمونە کاتێک ئەڵێ Amy is fifth مەبەستی لە چییە Amy پێنجەم بووە Karen is second Karen دووەم بووە لە دوای ئەو چیمان هەیە plural noun واتە ناوی کۆ ئەمە ئەڵێت great I like parties زۆر خۆشە من حەزم لە ئاهەنگەکانە ئەمیشەڵە I like lollies منیش حەزم لە مەساسەیە کە ئەڵێت lollies مەبەستی لە هەموو جۆرەکانە باشە بە کۆ ئەیڵێ We use the plural form when we are talking about more than one thing or person. ئێمە plural form بەکارێنین کاتێک باسی شتێک یا کەسێکەکەین کە لە یەکێک زیاتر بێ. چیەکەین ئێسی پێواکەین. کاتێک ئەڵێن one boy واتە یەک کوڕ. بەڵام کاتێککە بوو بە دوو واتە لە دوای یەکەوە بێ بۆ یەکەچی بەوە بێ ئێسێکی پێوەکەی. زۆربەی زۆری وشەکان ڕاستەوخۆ ئێسەکە وەرەگرن بۆ نمونە بۆی چیمان کردووە بەس ئێسێکمان پێوە کردووە بەڵام هەندێکیان جیاوازن ڕاستەوخۆ ئێسیان پێوە ناکرێت بۆ نمونە لۆلی کە کۆتایەکەی بە وای هاتووە ئەبێ وایەکە لابەری وایەکە لابیت ئەیکەی بە ئای ئی ئێسی یەخێتە سەر family کۆتایەکی بە وای هاتووە وایەکە لا ئەبیت ئەیکەیت بە ئای ئی ئێسی یەخێتە سەر تومەیرۆ چیەکەی تەنها ئی ئێسی یەخێتە سەر ساندویچ تەنها ئی ئێسی یەخێتە سەر شەڵف ئەمە ئێفەکە ئەبێ بە ڤی وەچی یەخێنە سەر ئی ئێس هەندێکی ترمان هەیە ئەمانە شازن بۆ نمونە child واتە مناڵ children مناڵەکان ئەمانە شازن تایبەتن women man لێرەیە تەنها یەک پیتان تیاگۆڕێ ئەم سیانە شازن بەڵام ئەمانەی تر زۆربەی زۆریان یەکسەر ئێسیەچێتە سەر و هەندێکیان کە کۆتایی بەوای هاتۆ وایەکە لابرێ ئەیکەی بە ئای و ئی ئێزدانەی ئەوەشی کە وای نییە تومەیرۆ ساندویچ ناتوانانی بڵێ تومەیرۆس یەکسەر ئێزدانەی ئەبێ ئی ئێس هەبێت ساندویچ ئەبێ ئی ئێس هەبێت شەڵف ئێفەکە لابی ئەیکەی بە ڤیو ئی ئێزدانەی دوای ئەم ڕاهێنانەمان هەیە ئەڵێت بازنە بێنە بە ڕێگوڵە پلوراڵەکان چین ئەوانن کە یەکسەر ئێسیان نەچێتە سەر بەڵام irregular plural ئەوانن کە وەکو ئەمانە وان بۆ نمونە وایەکی تایە وایەکە لابی ئای ئێزدانەی مانکی یەکسەر ئێسیەچێتە سەر کێشەی نییە خێنە بازنەوە ئەی فامیلی کۆتایەکەی چییە بە وای ئەم وایە لا ئەبین ئایدا ئەنین لە جێتی و ئی ئێسی پێوە ئەکەین کەواتە فامیلی چۆنە ئیرێگوڵەیە خەت ئاێنین بەژێریە ئەمەیە کۆتایەکەی بە وایەکە لا ئەبەی ئای ئێزدانی باشە ئەمەشیان ئیرێگوڵەیە
توی چیە؟ یەکسەر ئێسەکەی چێتە سەر ئەماخینە بازنەوە. ساندویچ وتمان چییە؟ ئیئێسیە چێتە سەر. ساندویچز کەواتە خەتی بەژێرا هێنین. دەبرێت یەکسەر ئێسی ناچێتە سەرە بێ ئیئێس دابنین. شێلف ئەبێ بەچی؟ شێلفز، ئەمەش خەتی بەژێرا هێنین. ڕاهێنانی دوای ئەو شتەیەکمان هەیە، خۆی وشەکانی پێیاوی تۆش بە تاک تۆ ئەیکی بەکۆ. بۆ نمونە شێلف ئەیکی بە شێلفز، خۆی بۆی کردووی لە سەرەوە هەمانە. دووەم پەیستری ئەیکی بەچی؟ وایە کە لا ئەبێت، ئەیکەی بە ئای ئیئێسێک دائەنێ وەکو ئەمە. ساندویچ ئیئێسێکی ئەخێتە سەر. پاتی ئەبێ بە پارتیز، خۆی پارتیسەکی بۆ کردووی تۆ ئەسڵەکەیە نووسی کە پاتیە. فامیلیز خۆی کۆکەی یاویتە تێ تۆ بێ تاکەکەی بنووسی کە فامیلیە. لۆلی وایە کە لابەی ئایئێس دانێ. ئەمانش کە ئایئێس دانراوە خۆ دەزانی کە کۆتایەکەی وای بووە لە ڕاستیە. ریڤیوی پێنجەم لاپەڕە 76 ریڤیوی ئەم سێ یونتەی پێشوە کە خوێنومانە. لە دوای ئەمە کۆتایی بە گرامە بووکەکە هێنرێ و ئەم دوو لاپەڕەیە کۆتا لاپەڕەی گرامە فرەندەکەتانە. Write, use, then and a comparative adjective. تۆ بێ comparative adjective بەکاربێنی. بیرتانە comparative adjective چییە؟ کاتێک باسی شتێک بکەی کاتێک بەراوردی دوو شت بکەی بە یەکتر. بۆ نمونە وێنەی یەکەمەڵە the horse is bigger than the sheep. ئەسپەکە گەورەترە لە مەڕەکە. ئەنجا بڵێ مەڕەکە بچووکترە لە ئەسپەکە. The sheep is بچووکتی پێوترە small. The sheep is smaller than the horse. Number 2. Where were they yesterday? ئەمان دوێنێ لەکوێ بوون؟ ئەڵێ باوکم سەعات 9 لە ئیش بووە. ئەڵێ چی؟ دات هیە یان چیە هیە؟ He was at work at 9 o'clock. جەیمی سەعات 9 لە مەکتەب بووە. جەیمی کچەیان کوڕە. He was at school at 9 o'clock. ئەوانەی تریش بە هەمان شێوەکەی. بەڵام جەیمی ئەندەی بەبێ چی بکەی؟ بڵێ they. لەگەڵ دەیە چی بەکارە هێنرێ وێ؟ They were at park at 5 o'clock. چوارەمدانە خۆی پۆزیتیڤی بۆ نووسی تۆ یەکی بە نێگەتیڤ. بۆ نمونەڵێ ئەڵێ بڵێ جەیمی لە مەکتەب نەبوو سەعات 6. تۆش ئەڵێی جەیمی یەک کەسە کەواتە wasn't نێگەتیڤ بەکارێنی. He wasn't at school at 6 o'clock. باوکم لە ماڵەوە نەبوو سەعات 9. He wasn't at home at 9 o'clock. بەڵام ئەمەی تریان کە جەیمی و دەیڤە ئەڵێ چی؟ ئەڵێ they weren't at park at 9 o'clock. لاپەڕەی ئەوبەر چیمان هەیە؟ سەم و ئەنیمان هەیە. ئەڵێ بڵێ هەنێ مامۆسای لێیە. There are some teachers. هیچ خوێندکارێکی لێ نییە. There aren't any people. هەندێک هیچ تەیبڵێکی لێ نییە. There aren't any table. هەندێک کورسی لێیە. There are some chairs. ڕاهێنانی دوای ئەو کاردینال و ئۆردینال نمبرمان هەیە. 1 ئۆردینالەکەی چیە؟ ژمارە یەک. ئەگەر بڵێ یەکەم ئەڵێ چی؟ first. 2 ئەڵێ چی؟ second. 3 set. بەم شێوێ ئەوانەی تریش ئێوە بینوسن. و شەشەمدانە سینگوڵەیە ئەیکی بە plural. family چیەکەی؟ وایە کە لا ئەبەی ئایئێسی پێواکەی. لۆلی وایە کە لا ئەبەی ئایئێسی پێوەکەی. ئەمانش بە هەمان شێوە. بەڵام child وتمان شازە ئەبێ بە children. man men women women. ساندویچش چی پێوەکەی؟ تەنها es.